گفتوگۆی زیاتری ئاڵنگاریەکانی بەردەم ئێران و ئەمریکا دەکەین لە ئیدارەی نوێی ترامپدا لەگەڵ بەڕێز خالید تەوەکولی شارەزای سیاسی لە تارانەوە لەگەڵمانە. بەڕێز خالید زۆر سوپاس بۆ ئامادەبوونت لەگەڵم بە بەرچاوگرتنی ئەو گۆڕانکاریانەی کە لە ناوچەکەدا ڕوویان داوە. پێتان وایە کە هێرشی سەربازی ئەگەرێکی کراوە بێت لە بەردەم ئەمریکا بەرامبەر بە ئێران؟ سڵاو ڕێزم هەیە، پێم وابێ قەت وەکو ئێستا نزیک نەبووە کە ئەمریکا هێرشی سەربازی بکاتە سەر ئێران و ئێران تهدید بکات بەوە کە ئەگەر حاضر نەبێت ئەو داخوازیانەی ئەمریکا قبول بکات و داخوازیەکانی ئەمریکا و دەوڵەتی ترامپ ڕات بکاتەوە، ئەگەری هێرشکردنە سەر ئێران یەکجار زۆرە و ئەگەر خۆشی ئەو کارە ئەنجام نەدات، ئەگەری ئەوە هەیە، احتماڵی ئەوە هەیە کە ئیسرائیل ئەو کارە دەست پێ بکات و ئەمریکا ئەو ئیجازە بدات بە ئیسرائیل کە بە نوێنەرایەتی لە ئەمریکا بێت هێرش بکاتە سەر وێستگە ئەتۆمیەکانی ئێران. وایە ئێستا زۆر نزیکە لەوەی کە ئەمریکا ویستەی خۆی جێبەجێ بکات بەرامبەر بە ئێران؟ وەڵا هۆکاری زۆرە، هەم بەشێکی ئەگەڕێتەوە بۆ ئەو توانایە کە ئێستا ئێران لە ناوچە هەیەی، ئەبینین حەماس بە شێوەیەکی یەکجار بەرچاو حزب الله هەروەها زۆر لاواز بوون و بەشێکی زۆر لە هێزە سەربازیەکەیان لەدەست داوە. دەوڵەتی بەشار ئەسەد لە ناوچووە، حوسیەکان لە یەمەن، ئەوە ئەبینین ئەوانە کارتی کایە پێکردنی ئێران بوون لە ساڵهای ڕابردوو. ئیسا ئێران هیچ کام لەمانەی بەدەستەوە نەماوە و لە هەمان کاتە لە ناوخۆیشە چەندین قەیرانی ئابووری و کۆمەڵایەتی و سیاسی هەیە کە وای کردووە لە ئەمریکا کە دەستی باڵای ببێت. و بەڕێز خالید کەواتە پرسیارێکم بۆ دروست بوو، کەواتە ئەمریکا مەبەستی لاوازکردنی هەژمونی ئێران نەبووە لە ناوچەکەدا، چونکە وەک خۆت باست کردیانی بەرەی مەقاومە و ئەو هیلالی شیعەی کە ئێران خەونی پێوە دەبینی ئێستا نەماوە، کەواتە ئەمریکا بە دیاریکراوی مەبەستی ڕووخاندنی ڕژێمی ئێستای ئێرانە؟ وەڵا ئەو جۆرە کە خۆیان باسیەکەن مەبەستی سەرەکییان ئەوە نییە، زیاتر لەسەر ئەو باوەڕەن کە ئەگەر ئێران توانە ئەتۆمیەکانی نەمێنێت و بێت ئەو تەکنۆلۆژیایی کە لەو زەمینە هەیەی ڕای بگرێت و بەرەو پێشی نەبات، لەوانەیە ئەمریکا لەگەڵ ئێرانە دانوستان کات لەسەر ئەوە و بە تەوافقیش بگەن. بەڵام ئایا ئێران حازرە ئەو کارە بکات؟ و ئەم پرسیارەکە ئەوەیە ئێستا ئێران حازرە ئەوە بکات و ئایا ئێران نرمی دەنوێنێت زیاتر بەرامبەر ترامپ و دەگەڕێنەوە سەرمێزی گفتوگۆ؟ خب ئێران هەر لە زوو باسیەوەی کردووە و ئیدعایەوەی کردووە کە ئەمان نانهێ بۆمبی ئەتۆم دروستکەن و ئەبینین بە شێوەیەکی نەرمیش وەزیری دەرەوەی ئێران باز لەوە کات کە ئێمە حازرین بۆ وتوێژ ئەوە 24 و 25 بەفرامباریش ئێران لەگەڵ ئوروپا لەگەڵ یەکێتی ئوروپا دانوستانی هەیە. لە هەمان کاتا ئێمە ئەبینین سەرۆکوەزیرانی عێراق قەرارە لە یەک دوو ڕۆژی داهاتووە بێ بۆ ئێران. دیارە ئەمانە پەیامیان پێ یا وەزیری دەرەوەی عمان و ئەمانە کە کەوتنەتە جموجۆڵ، دیارە پەیامهایەکیان پێ وەگەرێکیانە بە جۆرێک لە جۆرەکان بە شێوەی وتوێژ و بە شێوەی دیپلۆماتیک ئەم کێشە حل بکەن. ولی ئایا ئێران حازرە ئەو داخوازیانە کە ئەمریکا هەیەی؟ چۆن ئەمریکا ئیسا بەحس فقط لەوە ناکات کە بێت توانای ئەتۆمیەکانی ئێران کۆنتڕۆڵ کات، باسی لەسەر ئەوە شەیە کە توانە موشکیەکانی ئێرانیش ئەشێ کۆنتڕۆڵ بکرێت و لەوانەیە تەنانەت باسی مافی مرۆڤ و ئەمانش بێنە ئاراوە. یعنی بەستگی بەوە هەیە کە ئەمریکا تا چ ڕادەیەک گەرەیکێتی دەواازەی وتوێژ لەگەڵ ئێران بکاتەوە، چەنێ گەرەیکێتی لە زەبر و زۆری نظامی سەربازی یا سزا ئابوووریەکان کەڵ وەرگرێت. وەلی پێم وابێ ئێستا ئێران خەریکە نەرمی ئەنوێنێ، وەکو جاران نەماوەکە مەسەلەن باز لەوە بکات کە ئێمە جواب نادەینەوە یا بە شێوەیەکی ناڕاستە و خۆ لەگەڵ ئەمریکا گەرەکمانە وتوێژکەین. ئێستا گۆڕانکاریانە هەیە کە لە سووریا ڕوویانداوە، بە تایبەت کە ئێران زۆر پشتیوانی لەمانەوەی ڕژێمی بەشار ئەسەد دەکرد. ئێستا ئەوە کاریگەری ئەمنی و سەربازی بەجێهێشتووە لە ئەمنی و سیاسیش لەسەر ئێران؟ بەڵێ کاریگەری یەکجار زۆری بووە، تەنانەت ئەتوانین بێژین کە ئێستا لەناو سەرانی حکوومەتی ئێران بوون بە چەند دەستە، بەشێکیان
داوای ئەوەکەن کە وتوێژی ڕاستەوخۆ لەگەڵ ئەمریکا بکرێت و بەشێکیشیان لەسەر ئەو باوەڕن کە نەخێر هەروەکو جاران ئێمە بین کارێک بکەین کە وتوێژ نەکرێت لە هەمان کاتە تا خۆمان باسازیەکەینەوە و لە تهدیدی بۆمبی ئەتۆم و ئەمانش خەڵک وەرگرین بۆەوە کە ئەمریکا سزای ئابووری یا سەربازی کەمتر بسەبێنە بەسەر ئێرانە. ئەم دوو دەستە ئێستا لە کێشەدان، بەڵام دەوڵەت بەدەست ئەو کەسانەوەیە کە باس لەواکەن کە ئەگەر وتوێژ دەست پێ بکرێت، ئەگەر وتوێژ بکرێت ئێمە حازرین نەرمی بنوێنین و حازرین بە ئەنجامی بگەێنین. خب کاریگەری ڕوخانی دەوڵەتی سووریە لەسەر ئەمە یەکجار زۆر بووە، چۆن سووریە بەشێکی زۆر گرنگ بوو لە ئەو محوەری مقاومەتی ئێران کە باسیە کردووە، بەشێکی ئەتوانین بڵێن بەهێزترین بەشی ئەو محوەرە بوو کە ئێران ئەیتوانی لە ڕێگای سووریەوە چەک و تەقەمەنی و پوڵ و پارە و ئەو پشتیوانیانەی خۆی بنێرە بۆ حەماس و بۆ حزب الله کە ئەوانیش بتوانن لە بەرەی شەڕا لەگەڵ ئیسرائیل کەڵکی لێوەرەگرن. ئێستا کە سووریە نەماوە و سووریە نەتەنها ئێستا لە بەردەستی ئێرانەنی دژ بە ئێرانیش ئەبێستێ و تەنانەت ئێرانیش تهدید دەکات. ئێران هیچ بەرژەوەندیەکی لەوێ نیە و هیچ توانایەکی لە سووریا نیە کەوابوو ئەتوانین بێژین کە ئێران لە محوەری مقاومەتە زۆر لاواز بووەوە. زۆر کەس لە چالاکانی سیاسی و ئەو کەسانی کە دەستێکیان هەیە لە حکوومەتی ئێرانە بەو نەتیجە گەیشتون کە ئەبێ ئەو توندوتیژێت تا حدێک کەم بکرێتەوە لە بینی ئێران. مامەڵی حکوومەتی نوێی سووریا لەگەڵ ئێران جیاواز دەبێت؟ من پێم وایە زۆر جیاواز دەبێت، زۆر جیاواز دەبێت و ئەو کارانە کە ئێران ئەیتوانی لە ڕێگای ڕژەمی سووریەوە بیکات و ئەیتوانی دەستی بگات بە لوبنان و دەستی بگات بە فلستین و حەماس و ئەمانە، ئێستا و ڕێگایە بەسراوە و تەواوی هەوڵ و تەقەلای ئەمریکا و ئیسرائیلی لە حاڵی حازردا ئەوەیە کە ئێران نەتوانێت دووبارە بێتەوە ناو سووریە و لە ڕێگای سووریەوە ئەو کارانە کە زووتر ئەنجامی ئەدات دووبارە ئەنجامی بداتەوە. من پێم وابێ ڕژیمی سووریش ئەوە ئەزانێت، ئەم ڕژیمە جەدیدەی سووریش ئەمە ئەزانێت کە ئەگەر ئەو کارە بکات لەوانەیە ئیسرائیل ڕاستەوخۆ یا ئەمریکا ڕاستەوخۆ هێرش بکاتە سەری و ئەو تەحریمانش کە ئێستا بە نسبەتی سووریە هەیەە ئەوانە لانەبن. کەواتە دەبێت مامەڵەی ئێرانیش بگۆڕێت لە ناوچەکەدا. ینی دەمێتەوە بپرسم کە بەڕاستی ئێران ئەم پەیامی پێگەیشتووە کە لە هەر کاتێک ئێستا نزیکترە لەوەی کە ئەمریکا هێرشی سەربازی بکاتە سەر وەک تۆ وتە دەگەر خۆشی نەبێت لە ڕێگەی ئیسرائیلەوە؟ بەڵێ من پێم وابێ ئەویان هەست پێ کردووە بۆیە وەزیری دەرەوە یا تەنانەت بەشێکی تر لە کاربەدەستانی ئێران زۆر بە نەرمی بە نسبەتی ترامپ قسەکەن. جاران ترامپیان ئەو دەشێ بکوژرێت وەشێ ئەدام بکرێت وەشێ محاکمە بکرێت و چۆن ئەمە زەربەی کاریگەری لە ئێرانداوە، بەڵام ئێستا هیچ کام لەو دەستەواژانە بە نسبەتی ترامپ بەکار نابن و تەنانەت باز لەوەش ئەکرێت کە بە جۆرێک لە جۆرەکان لەگەڵ ئەمریکا ئێمە وتوێژ بکەین، وتوێژی ڕاستەوخۆ بکەین و خەتەری ترامپ، مەترسی ترامپ لەسەر ئێران یەکجار زۆرە و ئەم جار بەکاری ئەوە نایێت کە کات بکوژین و پەیوەندی لەگەڵ ئوروپا و ئەمریکا ئاسایی نەکەینەوە. ڕێستەوەکولی دەمێت پرسیارێکدا ڕاستە بکەم کە هەر پەیوەستە بە دۆسیەی دووەمم کە لەگەڵ میوانەکەی دیکەم گفتوگۆی لەبارەوەکەم، ئەویش بەرەی مەقاومەی عێراقیە لەگەڵ ئێران. پێتان وایە ئیدی ئێران دەستبەرداری بەرەی مەقاومە دەبێت لە عێراق، چونکە ئێستا ئەمریکا ینی بەرەی مەقاومە و گروپە چەکدارەکانی خستۆتە نێو زائیدەکەی خۆیەوە؟ وڵا پێم وانیە ئێران دەستبەردار ببێت، لەوانەیە بۆ ماوەیەک پەیوەندیەکان کەم بکەنەوە. ئەمە زیاتر بەستگی بە ناوخۆی عێراقەیە کە عێراق چەند ئەتوانێت ئەو حزب و ئەو دەستانە کە وابەستن بە ئێران ئەوانە لە ناو ئەرتەشی عێراقا دەغم بکات تا چه حدێک ئەتوانێت چەکیان بکات و نەهێڵە چەک بەدەستیانەوە بێ. بەڵام ئێران من پێم وابێ هەمیشە لە فکریەوە هەیە کە بەرەی مقاومەت زینوو بکاتەوە و ئێستا کە عێراق زەربەی کاری پێ نەکەوتووە و کەسانە کە لەگەڵ ئێرانە متحد بوون، من پێم وابێ ئێران هەر هیوادارە ئومیدوارە بەوە کە لە ڕێگای عێراقەوە بتوانێت ئەو کارە ئەنجام بات. بەڵام ئایا
عێراق و فشاری ئەمریکا لەسەر دەوڵەتی عێراق تا چه حدێکەوە ئەتوانێت هەشتی شعبی و ئەو گروپانە کە وابەستن بە ئێران ئەوانە چەک بکات و لەناو ئەرتەشی عێراقا بیان توێنێتەوە ئەو بەستگی بەوە هەیە کە دەوڵەتی عێراق چنە بە قسەی ئەمریکاکە چنە بە قسەی دەوڵەتەکەات. ئێمە دواتر گفتوگوێ و بابەتە دەکەینەوە پرسیاری جەنابی شدا ڕاستی میوانەکەم دەکەم بەڕێز خالید تەوەکولی شارەزای سیاسی زۆر سپاس کە لە تارانەوە لەگەڵمان بوویت.